بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازین جارێک دن هاتی نەف خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە دیش بەرنامەی کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دی پێشکەشی وین بەڕێزکەین ئەلدور ناو و نیشانێ ناف زڕاندنا کەسووکی ئەت نافبەرە مرۆڤاندا جوداهی هەیە ئەت پێگەه و کەساتیاندا مرۆڤ هەنە چەندین ساڵە زۆر خوماندودکەن بوو بنیاتنانە کەساتیا خو هەروەسا ئەت بیاوێ ئاواکردنا کەساتیا خودا ساڵانên دیر و درێژ ئەت خوێنن و دیراسەتاتکەن بوێ ئێکێ داک و کەساتیا خو پێش پێخن و بکارن خزمەتێکێ پێشکێشی مرۆڤاتیە بکەن بەلێ دەبینی مرۆڤ ژی هەیە هیچ گرنگی کەساتیا خو نەدایە و هیچ شتێکی وەسا نەکریە کە بکاریتن کەساتیا خو پێش پێخیتن و بکاری تشتێکی مفا ببەخشیتن بەلێ دەمات بینیتن ئەف کەسانên دیتر زانیتن ناگەهتە پلەیاوان و ناگەهتە ئاستێوان دێڕابیتن ئەبدەزدانا تەشهیر و ناوزڕاندناوی و تیرورکردنا کەساتیاوی لەوڕا ئەتناوە خەڵەکە بەرنامەی بە کوردیدا مەفەر زانی کو ئەم تیشکا خۆ پێخینە سەر ئەوێ مژارێ ئەدگەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان زۆر بەخێر مامۆستا هیژم مامۆستاوەکەمە بەحەس کردی ئەڤەش دیاردەکە دیترە ئەتناوە مەدا هەیە وەک کوردستان ئەگەر بەحەس بکەین کە زۆر جار دەما کەسێک بیتە هێمایەک یان بیتە ڕەمزێک دەبینی چەندین کەس دەوروبەرە دیکۆم بن و تەشهیرە کەساتیاوی دەهێتەکردن لەوڕە مەدوێتن بزانین شکاندن و تیرورکردنا کەساتیە بریتیەش چ تشت و هوکار و شێوازێن وێ چ تشتن بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان زاراوەیەک هەیە بە ناوی تیرۆرکردنی کەسایەتی بەمانە ئەوە نییە کەسایەتیەکە یعنی بەمانە بڵێن ینی کەساتیا معنەوی و معنەوی بڵێ بەو شێوازە ئەوە زاراوەیەکە ئەتوانی بڵێ لە دەوروبەری یعنی 1930 یعنی بەری ئەوە 90 ساڵێک ئەو زاراوەیە پەیدا بووە بەڵام بەری ئەو قورئان بە 6-7 شێواز باسی ئەوەی کردووە کە خەڵکێک دێن وەکو کەسایەتی کەسێک دەشکێنن لە کەدارکردنی کەسایەتی ناوزڕاندنی ئەو کەستا تەشهیر پێکردنی خراپ باسکردنی هەموو ئەمانە قورئان پێشتریش باسی کردووە بەڵام بە شێوازەکەی تر وەکو بڵێ لە بواری سیاسی و ئەوانە 1930 ینی 90 ساڵێک ئەبێ ئەو زاراوەیە هاتووەتە ئاراوە جا ئەمە ئیغتیال وەکوڵێ ینی تیرۆرکردنی جەستە هەیە تیتۆرکردنی معنەوی و ئەوەش هەیە کەسایەتیەکەی دەڵێن کامیان خەتەرترە دەڵێن تیرۆرکردنی کەسایەتیەکە خەتەرترە مەترسیدارترە لە تیرۆرکردنی کەسەکە بۆچی هەر کەسێ تیرۆرکەی دەبێتە پاڵەوان تۆ نابینی گشتە و کەسانی کە لە ڕێحەقا ئەکوژرێن تیرۆر ئەکرێن جار ئەبینی چییە بێ تمسالیان بۆ ئەکرێ چۆن ئەڵێ پەیکەریان بۆ دەکرێ ئەبنە پاڵەوان بەڵام تیرۆرکردنی معنەوی بە زیندوێتی دەیکوژێ دەیەوێت بە زیندوێتی بیکوژێ دەیەوێت لە کەداری بکە دەیەوێت ناوی بزڕێنێکەوە مامۆستاگەر کەساتیەکی زۆر بەرز و بلند و پایە بەرز بیتن ئەب ئاخفتنە خەڵکێکی دەیکێم بیتن ئەو پرسیارەکە گرنگە ئەو کەسەی کە بەم کارە هەڵدەستێ وا دەزانێ بەو لە کەدارکردنە کاری ئەو جێبەجێ دەبێت وا دەزانێت ئامانجەکەی دەپێکێ و ئەو کەسە لە کەدار دەبێت ئەسڵدانا پێکێت نەخێر ئەگەر وا وایە قورئان تەماشاکە چۆن دەڵێ ناوزڕاندن یا لە کەدارکردن یا خراپ باسکردنی خوددا هاتووە خوددا کتێب دەنێرێ دەڵێن ئەساتیر الئەوەلی وانە دەڵێن ئین الله فەقیر خوددا هەژارە وا دەڵێن وانە لە قورئاندا خوددا خۆی باسی کردو دەڵێن یەد الله مەغلولە دەڵێن خوددا هیچ نابەخشێ ئەمانە هەمووی چییە ناوزڕاندنی خوددایە ئێ بەس خوددا هەر ڕەب العالەمینە و خوددا هەر خوددایە مەگەر بە پێغەمبەریان نەدەگوت ساحر مەجنون کاهین يفرق بين المرء وزوجه والله محمد درودي خوای لەسەر هەر محەممەد ئەوەوی چەندی دگەینیتن ئەف کەسێک کە تەشهیراوی تێتەکردن ناوزڕاندناوی کە ئاماژە بیت بۆ ئێکێ کە شیایە باندورەکە باش هەبیت سەر کۆمەڵگەی بەڵێ ڕاستە کەواتە ئەم کەسانێکەوە هەڵەسن بەم کارە کەسانێکی نزمن کەسانێکن توانایە نییە بگەنە ئاستی تۆ دەیانەوێت تۆ بێن ئاستی خۆیان ئەبینی چۆن وەدوا لەو تەکفوڕونە کەما کەفەڕوو فەتەکوونونە سەوا چۆن لەو بوارە ئەوە هەیە لەم بوارەشدا هەیە کەسێک نزمە لە ئاستی زانستدا حەزەکە کەسێکی زانست چۆن ئەڵێ کەسێکی عالم بشکێنێ بهێنێتە خوار تاوەکو بەڵکو لەگەڵ ئاستی خۆیان یەکسانی کاتەوە بۆیە ئەڵێن ئەمە ینی شۆنەڵێ تاوانێکی یەکجار گەورەوەک ئێستا ئەمەژێ بێکم کەواتە سەرەتاکەی بە پێشبڕکێ و منافەسە دەست پێکە ئەو کەسە حەزەکات ئەم پێشی نەکەوێ و پێشی ئەو بداتەوە ناتوانێت پێشی بداتەوە پاشقولێکی لێ دەگرێ کەندێکی بۆ هەڵدەکەنێ دەیەوێ
نزمی کاتەوە بەڵکو خۆی بەڵندتر بێت بەڵام دوای وردود ئەچێ بۆ ئەنانیت لە پێشبڕکە دەرەچێت کە گەشت ئەم حاڵەتانە بۆ بە جۆرێک لە ئەنانیت و خودپەرستی دوای ئەچێ بۆ حاڵەتێکی تر کە ئەچێتە چییە پاڵانەکەی حەسەدە حەسوودیە ئەم یحسودون الناس على ما آتاهم الله من فضله يعني ئەمە حەسوودیە بەو ئینسانەی دەبن جاخوا لە قورئاندا 6 شێوازی باس کردووە کە خەڵک هەڵ ئەستێ بە تیرۆرکردنی کەسێتی ئینسانەکانی دیکە پێشی بچیە وان هەر شەش خاڵە مامۆستا بەڕێز هەندێک نینە کە دەمە بەحسا vê مەسەلا تەشیرت کەن ڕەنگە بدڵسوزیە خوبیتن بۆ نمونە تێبگەهن کەسێکی وەک جەنابێتە هەڵەیە خەلەتە بۆ بەروێ چەندە ینی ڕەنگە مەسەلەن ئاخفتنەکە نەشیاوژی بێژن ئەوە ئەبێت بەچی دەزانین ئەوە دێنە سەری ئەوە ئەبێ بەوە بیزانینەوە کە کەسێک ڕەخنە لە کار دەگرێ یا لە بکار دەگرێ فکرەکە لەوێ ئەو جیاکاریە ئەیوانە یعنی تۆ وەختێکە کەسێک قسەیەکی گوتووە ئەگەر ڕاستکەی تۆک مەبەستت شکاندنەوەی کەسێتی ئەو نییە دەبێت قسە لەسەر قسەکەی بکەیت بەس وەختێ چوویتە سەر کەسێتیەکەی و ماڵ و منداڵ و عشیرەت و قەومیەت و نازانچی ئەو دەرکەوت درۆکە دەرکەوت نەخۆشی خۆی هەیە دەیەوێت ئەو کەسە بشکێنێتەوە جاخوا لە قورئاندا یەکێک لەو هۆکارانەی کە باسی کردووە غیبەتە بە کوردی دەڵێن غیبەت قورئانش باسی کردووە کە خوا لە قورئان دەفەرمێ ئەیحب ئەحدکم أن يأكل لحم أخيه ميتا من نازانم ئەوەی بەخۆی دەڵێ مسلمان ئەوەی بەخۆی دەڵێ ئیسلامی هەر ئەو ئاەتەی بەسە خدا دەڵێ غیبەتکردن لە پاشمە لە باسکردنی خەڵک ئینسان وەک ئەوە وایە ئەو کەسە مردوو بێ چونکە لەوێ نییە خۆی لەوێ نییە کە خۆی لەوێ نییە بە دیفاع لە خۆی بکانی چی یعنی خدا دەفەرمێ ئەو کەسەی ئێوە غیبەتی دەکەن وەک جەستەیەکی مردوو وایە لە بەردەمی ئێوە دانراوە لەو کاتەی باسی دەکەن گۆشتی مردوو دەخۆن ئیتر تێناگەم مسلمان و ئیسلامی ئەم کارە چۆن دەکا ینی چۆن ئەم غیبەتی یەکتر دەکەن و چۆن لەسەر ئەم کارە بەردەوام بەهانەوە ئەو چەندت بێژن ئیکل المەرجد غیبەتی ئەوە کە بزانی کەسە کە زەرەر بەخشە ئاسایەت و غیبەتەویشی بکەیت باشە ئەوە بۆچی بەخۆی ناڵێ بۆچی باسی ناکە بۆ بانگی ناکاتە ئەو مەجلیسە ئینسانی عاقلی وا کەمە کە دەڵێ فلانە کەس ئەوە ئەڵە ڕاوستەکە ئەو تەلەفۆنێک بە بانگیکن ئەلێرە دانیشێ لەگەڵمانە و پرسیاری لێ بکەن و جوابتان داتەوە ئێوە لەگەڵ مردوو قساکەن ئێوە گۆشتی مردووە خۆن بۆ بە زیندوی بانگی ناکەن هەموو خوددا ڕێگەکانی لێگرتون بۆیە ئەمە یەکێکە لەو گوناحانە کە بە حەجیش چارەسەر ناکرێ زانایان بپرسە غیبەتکردنی خەڵک ئیلا ئەبێ پێی بڵێیت و گردنت ئازاکە جاوە ماڵی خۆی وێرانەکە دوو بوهتان ئەوەیە کە خوددا لە قورئاندا فەرمووی فبوهت الذي كفر معناه چیە فبوهت يعني ئەوەی کە ئیبراهیم و با بڵێن ئەڵێن نەمرود بۆچی فبوهت الذي كفر يعني بوهیتا يعني ڕاشڵەکێ سەرسام دەبێ بوهتان بۆچی گەورەترە لە غیبەتکردن ئەوەیە کە ئەو صفەتەی تیا بێ و تۆ لە پاشملە باسی بکەیت بوهتان کوورد دەڵێ بوختان لە قورئاندا بوهتانە ئەوەیە کە ئەو صفەتی تیا نییە بۆی ئەو ئینسانە تووشی چیە بێ سەدمە شۆکە ئەوە فبوهت الذي كفر يعني چی بوهیتا يعني ڕاچڵەکە وتیەوە چی ئاخرم هەر زۆر درۆیە شتیوان نییە شتیوان نەبووە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ بوهتانا وإثما مبينا يعني بوهتانی لەگەڵ ئیثما مبینا تێکەڵ کردووە کە گوناهێکی چۆن ئەڵێ دیارە يعني گوناهێکی دیارە سێمیان زورە خوا لە قورئاندا باسی کردەوە فەرمێ فقد جاءوا ظلما وزورا زور چییە نە غیبەتەکەیە نە بوهتانەکەیە کە لەو صفەتێتیانی و بوهتانەکە زورەکە بریتە لە تەزویرکردنی قسەکانی وەک ئەوانەی کە نیوەی قسەکەی ئێمە بڕن ئەو نیوەی کە پێی خۆشە بە کەڵکی دێ نیوەکەی ببڕێ وەکو خوددا ئاەتەکانی قورئان بێنی بڵێ ولا تقربوا الصلاة فويل للمصلين قورئانیش وا لێ دەکرێت ئەگەر بتەوێ کەواتە ئەو کەسانی کە قسەی خەڵک دەبڕن 40 دقە دەکەن بە 4 چرکە دەڵێن هاوای گوت وا دەرەچێت پشتی بڕیوە ئاەتەکەش ببڕیوا لێ دێ فەرمودەش ببڕیوا لێ دێ ئەمە زورە قسەکەت تەزویرەکەن ئەمەش پێی دەگوترێ زور بۆیە خوددا دەفەرمێ فقد جاءوا ظلما وزورا ظلمی پێشی زۆر خستووە ئەنا هەمووی لە قیامەتە پشتیانشکی ئەمە ئەم نوع کەسانی کە ئەم جۆرە کارە ئەکەن چوارەمیان خوددا باسی کردووە نەمیمەتە هەماز مەشاء بنەمیم کە قسە ئەگوازێتەوە لە بینی خەڵکە قسەی تۆ بۆ من دێنێ بە زیادەوە یان بە کەمی بە زیادە بە کەمی مەبەستی بینی خەڵک تێکدا ئەمە چەند لە کۆمەلگا هەیە ئەمە ئەیکا چێ هەر ئەمانن کە نوێژەکەن و هەر ئەمانن کە بەخۆیان دەڵێن نوێژکەر و ئەمانە بەرەوە گوناهی ئەمانە گەورەترە
لەوانی کەوا نایزانن گوناهی ئەمانە گەورەترە لەوانی کە نایزانن پێنجەمیان سوخریەتە گاڵتە پێکردن گاڵتەت پێکرد گاڵتە بە شکڵتەکەن گاڵتە بە ڕۆیشتنەکەتەکەن ئێچی بکە خۆتەمانە خۆ دروستت نەکردووە گاڵتە بە هەیئەت دەکەن ئەمە ئیعتیرازە لەسەر ئیشی خوددا چونکە ئەو کەسە خۆی دروست نەکردووە بۆیە خوددا دەفەرمێ لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم با تۆ لەو باشتریش بێ خوددا ڕێگەی نەداوە کەس سوخریەت و گاڵتە و ئەو شتانە بەوی دیکە بکە صفکاتی بەڵێ شەشەمیان بریتە لە چی بریتە لە دروستکردنی نازناوی خراپ بۆ خەڵک نازناوی خراپ بۆ خەڵک ئەو مبتەدیع ئەوە زندیقە ئەوە کافرە ئەوە مولحیدە ئەوە منافقە ئەوە معتەزیلێ ئەوە سەلەفیە ئەوە سۆفیە ئەوە خەواریجە وانە بژمێرە ئەمانە هەمووی چی ئەم ناوانە کە مسلمان و ئیسلامی بەتایبەت لە یەکتری دەنێن ئەمە هەمووی ئەوەیە کە بە قسەی خوا ناکەن خوددا دەفەرمێ وەلا تەنابەزوو بالئەلقاب ناو نازناوی خراپ لە یەکتر منێن ئێتخوا ئەوەندەی دیندارەکان نازناوی خراپ لە یەکەنن تخوا خەڵکی عامی ئیجا هەڵوێرت بیتە جێپرسیاری مامۆستانی ئەف گوتارە ئاینی ئەف تەکەزێن قورئانی سەبارەت vê çendê کە vê nekeyn ya bû komelgeheka îslamiyat yan ku gotareke bû bawerdarî erê bûçî bawerdar hevê çendê diketin bir û vajî fermanên Xwedê teala چونکە ئەو جۆرە باوەڕدارە ڕووکەشە ئامانجی خراپیان هەیە ئەمانجی یەکەمیان ئەوەیە ناتوانن تۆ ڕاگرن ئەڵێن بەڵکو بەم تیرۆرکردنی کەسایەتی و بەم شەش هۆکاری کە باسم کرد بەڵکو وای لێ بکەین ڕایگرین ئیتر کۆڵ بدا و واز بێنێ وەکو ئیمامی شافعی لە بەغدا بوو کە چوو بۆ میسر لە میسرا ڕقیان لێبوو چونکە ئەوان مەزەبی مالیکیان هەبوو حەزیان لێ نەبوو هەتا لێدان لێشیان داوە ژیان نامەی بخوێنەوە لێشیان داوە تەمەنایان کردو بمرێ ئەبینی یعنی کە ناتوانێت تۆ ڕاگرێ ناتوانێت ئیمامی شافعی شعرێکی ئەڵێ ئەمانە زۆر کەسێ تەمەنای مردنی منەکە ئەڵێ منیش پێیان ئەڵێم کوڕە خۆ هەر من نامرم ئێوەش ئەمرن ئێوە بۆ چۆچن خۆ مردن هەر بۆ من نییە ئێوەش ئەمرن ئەمە یعنی مشکلەکە لەم نەخۆشیەیە کە خۆی وەستاوە ئەوێ تۆش بوەستی کە تۆ ناوەستی ئەبێ بدوەستێنێت چۆن نەدوەستێنێ ڕێگەی نییە یەکێک لە ڕێگەکانی ئەم هۆکاری بەلێ زۆر جاران بینین پشتی مرنەوەی کەسی یان وان چەند کەسێت کە دیروکێش داهاتینە بەحەزکردن دیروکا مسلمانەدا کە سەردەمێ خۆ زۆر تەشیرەوان کردی و ئەختنێت خەلت دەربارەی وان گوتنە بەڵام vê gavkê şanaziyê pê vedikən tu nabînî ev jî diyar deka dîtir e بەڵێ ئەبینی ینی پێغەمبەران کە هاتوون 15 کەسێ 10 کەسێ 7 کەسێ 1000 کەسێک دوای پێغەمبەرێک کەوتون بەڵام لە دوای خۆیان ئەوجا خەڵک دەزانێ ئەمانە چی بوون و قەدریان ئەگرن بۆیە لە کۆمەڵگەی کوردەواری خۆشمانەوەیە کۆمەڵگەی کوردەواری خۆمان دەڵێن ئێمە زیندووکوژی مردوو پەرستی هەتا کەسەکە زیندوو بێ ئەیکوژن کە مرد دوای چەند ساڵێک بۆیان دەرێک وەڵا قسەکانی ڕاستە ئیتر ئەو کاتە قەبرەکەی ڕازێننەوە ئەو کاتە چلەی بۆکان ئەو کاتە ساڵیادی بۆ جۆرگەیتە دەرەجە تەقدیسی هەم ئەو شتانی بۆکەن کەواتە ئەو کەسانە کە دینداریشن و بە ئیمانن بە حساب و زاهیرێکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم کارانە دەکەن ئامانجیان خراپە دەیەوێت تۆ ڕاگرێ یان بەمانەیەکی تر دەیەوێت ناوی تۆ بشێوێنێ ناوزڕاندن بۆ تۆ دروستکە بۆ ئەوەی ناوی خۆی جوان بێ ئەبێ پێی بڵێ برادر بە ناشرینکردنی من تۆ جوان نابی بە ناشرینکردنی من تۆ جوان نابی خۆ بەوە نییە تۆ خەڵک ناشرینکەی خۆت جوانەبی هیچ تۆ هەر خۆتی هەر وەکو خۆتی و خەڵک هەر ئەوەندە دەزانێت یان جاری وە هەیە ناتوانن ڕایگرن ینی چۆن ناوزڕاندنەکە لە پێناوی چییە لە پێناوی ئەوەیە گەلە کۆمەیەکی لەسەر دروستکن گەلە کۆمەی لەسەر دروستکەن خەڵکی لەسەر کۆکەنەوە یا جاری وایەت بێ بیانەوێت بسەرن کاریگەری ئەو کەسە کەمکەنەوە یا دووری خەنەوە یا متمانەی خەڵکی پێکەم کەنەوە بەڵام ئەمانە لە کۆتاییشە باسێکم هیچی سەر ناگرێت بەڵێ ئەە ناچێت عفو ناچێت بوارێ ئازادیە ڕادەربڕینی دا بوونمونە ئەس بوو چۆنە خو دەربڕن سەبارەت هەر کەسات یەکێ ئەی بۆچی یاسا ئەدگرێ کە یاسا ئازادی ڕادەربڕینی فراهەم کردو بۆ هەمومان بەڵام لە هەمان کاتیشا کەسێ بچێ شکاتی لێ بکە بە قەذف بە تەشهیر بە میشانی کە پێوتێ ناوزڕاندن و تۆمەت بۆیە خەڵک ئەوانە ئەبینی یاسا سزاد دەدا داوای قەرەبوویەکی گەورەش لێ دەکات جاری وایە لە ڕووی معنەوی ئەوە بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەر ئەوەی هەر ئەوە ڕاستە ئەگەر ئەو کەسە مەبەستێتی ڕەخنە بگرێ بە ڕەخنە لە فعل بگرێ لە فاعل نەگرێ چونکە خوددا خۆی وا دەکات مانای چیە خوددا لەم ساتە وەختەدا بە کەسێکی بەدکار دەڵێ کارەکەت خراپە تۆبەی کرد خوددا دەڵێ کارەکەت باشە یعنی ماناوە خوددا کێشەی لەگەڵ مرۆڤەکان نییە کێشەی لەگەڵ کردارەکانیان هەیە ئینسانی ڕازگۆش دەبێ وای بەێ دەسێتت خوش دیسان وام سەمە دەبێتن بەحساوی چەندی بکەین چەوە ئاین تێتە بکارینان بوو ئەوێ مژارانەهان بەحسکەین کە
ڕێ ئاینی خەڵکێکی پێ تەشیر بکە ئەوە پرسیارەکە ئەو پرسیارێکی گرنگە چۆن ئاین بەکار ئەهێنرێ لەم بابە ینی لە بواری ئەوەی کە خۆی وا ئەزانێ کارێکی باشەکە بەڵام ئاین بەکاردێنێ بۆ ناوزڕاندنی خەڵکی ئاین بەکاردێنێ بۆ شکاندنی کەسایەتی ئەوی دی شێوازت توێ چەوەنە یەکەم بە ناوی نەسیحەت ئەڵێ ئەدین و ئەن نەسیحە کاکە ئەدین نەسیحەتە باشە خۆ ڕاستە دین نەسیحەتە بەس نەسیحەت ئەوە نییە تۆ بچی خەڵک بشکێنیتەوە ئەوە زۆر جار یعنی لایەنە ئیسلامیەکانیش ئەیکەن تۆ چی ئەڵێ کاکە من بۆ ئەندام ببم لای تۆ ئەی بۆ نەچمە لای دوانەکەی تر ئەڵێن آخر دوانەکەی تر وان یەک لیستی خراپی بۆ دوانەکەی تر ئەکا بە کەواتەک تۆ ئەندامت بە چی کەسب کرد بۆی گوایە نەسیحەتی ئەوت کرد ڕوو لە دوانەکەی تر نەکە ئەبینی چۆنە یان مەدحی مەذهبێک نازانی بکەی ئەڵێ کاکە تۆ بۆم فلان مەذهبی لە فقه بۆ شافعی ئەڵێ لەبەرەوەی حەنەفی و مالیکی و حەمبەلی خراپن تۆ ئەمە هیچ نەوت ئەبێ ئەمەی تری بۆ شەرحکەی لەبەر چی باشەکانی ئەم بڵێ نەخراپەکانی یان بە ناوی نەقدەوە آخر نەقد دەزانی مانەیە لە زمانی عەرەبی النەقد و بۆچی بەپارە ئەڵێن نەقد نقود بۆچی سێری هەم خەڵک سێری جرفانی کە لە ڕوبع لە 250 دینارێک کەوتە 25,000 چیتی ئەسەر نووسران وسا وەرەقە نەقدیە صادرە بۆ نەقدیە النەقد و ئیخراج الزەیف من الدراهم جاران لە مادەی زی و درهەمێکیان دروست دەکرد بۆیە پێیان گوت نەقد یعنی نەقد خۆ هەر زیوەکەیە بۆتە درهەمێک وانە بەڵام بۆچی بوو بە پارە و قیمەتی هەیە ئیخراج الزەیف من الدراهم خڵتەی مادەکانی تریان لێ دەرکرد زیوە سافەکە ماوەتەوە کەواتە ڕەخنە لە تۆ من بیگرم یانی چی یانی هەموو کەم و کورتەکانی تۆ کەمەوە دەری کەم فڕێی دەم تۆ جوان کەمەوە ئەمە نەقد بوو ئێستا نەقد تەشویهە نەقد بریتی نییە لە جوانکردن بریتە لە تەشویهکردن لەگەر من مەبەست بیتنەس کەسێکی جوان بکەم ئەسنا بژمێ چەندی نەقد کە ئەمە لێمان تێک چووە ینی خەڵک وازانێن نەقد بریتە لە قسەی خراپ بوتن بەویتر نەقد هەردووکێتی کە ئەڵێن ئەم چیرۆکەمان بۆ نەقدکە چیرۆک نەقدی قسە نەقدی شعرێک فلان بۆچی ناقیدە ئێمە ڕەخنەگرمان کەمە لە کۆمەڵگەی کوردەواری ڕەخنەگری ئەدەبی ڕەخنەگری ئەدەبی ئەوە نییە بڵێ ئەم شعرە بە کەڵک نایە دی ئەڵێ ئەم شعرە حتا کۆتایە ئەڵێ زۆر باشە هەموو شتێکی باشە لە ڕووی ئەوە لە ڕووی ئەوە لە ڕووی ئەوە لە ڕووی ئەوە کەواتە خەڵک غەڵەت تێگەشت وازانن نەقد تەنها بریتە لە نەقد هەڵسەنگاندنە نەقد هەڵسەنگاندنە پرۆسەیەکە نەقدکردنەوەی باشی و خڕەبیەکان بەڵێ نەقد لەلای ئێمە بووە بە مووقفێکی قەزایی یعنی چی مووقفی قەزایی یعنی فلانە کەس تۆمەتبارە تاوانبارە ئەمە نەقد ئەمە نییە ئەمە حکمێکی قەزایە ئەمە ئیشی نەقد وانە دین چۆن بەکارهێنرێ جارێکی تر دین وا بەکارهێنرێ کە یعنی لە ڕووی ئاینی مەسەلەن ئاساییە لە ڕووی ئاینی تۆچی بەلای حاکم شەکوایەکت هەیە یخۆ لای حاکمە بێ شەکواکەت بکەی بڵێ فلانە کەس وای کرد لەسەر فعلەکەی خۆ تۆ بە شایەت بانکراوی لای حاکمێک شتێکی ئاساییە لای حاکم وەکو شایەت بڵێ ڕووداوەکە وابوو وانە ئەمانە پێی ناوتێ تەشیرکردن چونکە حاکم لێ داوا کردووی ئەمی تر مەسەلەن جاری وا هەیە یعنی شتێکی تر تەشیر نییە تۆ بیکە ئەگە کەسەکە خۆی چوو لە ناوەندی بازارە خۆی سەرخۆش کرد ئەوە چی لێکێ خۆ تۆ ناود نەزراندووە ئەمانە لە ڕووی ئاینی وتراوە ئەمانە کەسێکە خۆی تەشیر کردووە خۆی کارێکی ئاوای بەڵێ ئەنجام داوە یا مەسەلەن تۆ پرسیارێکرد لێکەن ئەڵێن فلانە کەساتۆ داخوازی کچەکەمان بیدێن یا نەیدێن یعنی تۆ ممکنە لەوێ المستشار و بە تەقییمێکی بکەی بە باش و بەخراپ بەبێ ئەوەی چکە خوددا ئاگای لە دڵەکانە بەبێ ئەوەی مەسلحەتی خۆتی تیابێ وانە کە زوانەکە مەسەلەن نەیدەن بەو بۆی بیدەن بەخۆی نەیدەن بەو تابیدەن بە کوڕەکەی ئەو بۆ نمونە ئەمانە هیچی نابێت یابێ ئەبێ ڕاست و ڕەوانۆک و تۆ گوتن المستشار و مؤتەمانون ئینسان ئەبێت جێگەی ینی کەسی ڕاوێش پێکراو ئەبێ کەسێکی ئەمین بێ گرفتێکە یەخراپ بەکارهێنرێ خڕۆبیەکی چدایە یعنی ئاین ئەکرێتە پەردە بۆ شکاندنی یەکتر یعنی ئەڵێ ئەوە فلانە کەس مبتەدیعە ئەڵێ وەکو باسم کرد ئەڵێ فلانە کەس یعنی چۆن ئەڵێ کافرە فلانە کەس منافقە بەلێ لێرە پرسیارەوە بووچی ئاینی بۆیەوێ هەندێک تێدا مرۆ بشێت ئاینی بکاربینتن بوو تەشیرکردنە خەڵکێک ئەمەش پرسیارێکی جوانە چونکە بەڕاستی لە ڕابردوودا ئەم مستەڵەحاتانەی کە هەبووە ئەم مستەڵەحاتانەی کە لە ڕابردوو هەبووە زۆر بەکارهێنراون بەداخەوە یعنی فقی ئیسلامی زۆری لەم شتانە تێدایە یعنی کەسێک بە کەسێکی دیکە ڕازی نەبووە کەسێک بە بۆچوونی کەسێکی دیکە ڕازی نەبووە قسەیان پێوتوە تۆ بەس تاریخ بخوێنەرەوە بزانە چەند قسە بە ئیمامی شافعی وتراوە یعنی هەر ئیمامەکانی تر نە تقریبا ئەبوو حەنیفە مالک ئەحمەد ئەمانە قسەیان بە یەک نەوتووە خەڵکی دیکە خەڵکی پەیڕەوکارانی ئەوانە قسەیان بەوان گوتووە ئەم چوارە پەیوەندیان لەگەڵێکا خۆش بووە عاقڵ بوونە زیرەک بوونە زانیویان ئەو شتانەوە بەس مەبەستم پەیڕەوکاران
پەیڕەوکاران چۆن ئێستا حیزبەکان یەکترەشکێنەوە لە دنیادا و لە سیاست ئاساییە جەبەرەوە یعنی ئەوەندەی کە ئەم ناو ناتۆرانە ئەوە ئەڵێ سەلەفیە ئەوڵە سۆفیە سەلەفیەکە بێتە سەلەفی جیهادی ئەبێتە سەلەفی تەبلیغی ئەبێتە سەلەفی علمی ئەبێتە چوزانم ئیدی هەزار ناویتر سۆفیەوە قادری ئەوە نەقشبەندی ئەوە ڕفاعیە ئەمانە هەمووی ناون هیچی نایەتە قەبرەوە لەگەڵتە خدا لە قورئانە لە قیامەت ئەم پرسیارانت لێ ناکات تۆ لەمانە چی بووی چیت کرد بۆ خدا و چیت کرد بۆ ئینسانیەت بەمانەیەک لەمانەکەن چیت چۆن خوداپەرستیت کرد ئیدی ڕێگەکانی جیاوازە بەڵام ئەمانە شەڕ لەگەڵ یەکەکەن ناو ناتۆرە بۆ یەکتر دەنێنەوە ئەبینی حیزبەکان ناو ناتۆرە بۆ یەکتر دەنێنەوە مانە هەمووی زۆر کێشەیەکە لە پاڵی ئاین و بەناوی ئاینەوە ئەم شێوازانە دەکرێت لەبەرەوە گە بڵێ شەرتی هەیە ئەمانە ینی تەشیر زانین چۆنە حتا حاکم ئێستا تۆ سێری ئەم کەناڵە بکە سێری هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن بکە ئەو کەسانی کەوا گیراون ئەهێنە سەر تەلەڤیزیۆن پشتیانەکەنە کامیرە بۆچی نابێ ناویان بزڕێنن هێشتا تۆمەتبارە تاوانبار نییە هێشتا بەس گیراوە هێشتا تۆمەتبارە تاوانبار نییە بزانە چەند قانون ڕێک و پێکە دەڵێ پشتی بکەرە کامیرە یان دەموچاوەکەی تەڵخەکەن تۆزێک بۆ ئەوەی دەموچاوی دیار نەبێ باشە مسلمان بۆ ئەناکە مسلمان هێشتا تۆمەتێکی لەو برا مسلمانەکەی و خوشکە مسلمانەکەی تۆمەتی دیوە یەکسەرێکا بە تاوانبار و ڕسمی ڕاستەقینەی بە تاوانبار نیشانەدا کەواتە یاسا زۆر لەو ئیسلامی و مسلمانانە باشتر بوو کە ئەبینی ئەو تەشیر و ئەو شتانە ناکەن کە ئەبینی چونکە یاسا ڕێگەی نەداوە تۆ ئەو تەشیر و ئەو شتانە بکەی لەبەرەوە بە درێژایی مێژوو کەسی بڵند کەسی گەورە وەکو مامۆستا ئەحمەدی موفتیزادە دەڵێ داری بەبەر خەڵک بەردی تێگرن ئەل تۆ قەدی تۆ خەڵک باوێ بۆ دارێک کە بەری نەبێ وانە بەری نیە چی بکەوێتە خوارەوە ئەبێ داری بەڕوو بێ ئەبێ داری تو بێ ئەبێ شتێکی گرت بێ هەنجیر بێ خەڵک بەردێکی بۆ تێگرێ کەواتە هەمیشە نیشانەی چییە کە ئەو کەسەی بەردی تێئەگرن کەسێکە هەیە کەسێکە بوونی هەیە کەسێکە شتی پێیە کەسێکە شتی پێ لەبەرەوە ئەو کەسە دەرەکەوێ ئەو کەسە چۆن ئەڵێ بۆی ئیمامی غەزالی لە کتێبی باسی تەکفیرەکە لە کتێبەکەیدا ئیمامی غەزالی لە کتێبی فەیسەڵ التەفریقە بین الئیسلامی وەزەندەقە زۆر جوان باسەکە دەفەرمێ چێ کافر دەکرێ چێ منافق دەکرێت دەڵێ ئەو کەسانی کە تەجدید لە دینەکەن وایان پێدەوترێ چونکە لە دینە شتی کۆن هەیە کە لە ناو دینەکەن یە خەڵک تێکەڵی دینەکەی کردو کە مجەدیدێک کە کەسێکی بیرمەند دێت ئەو شتە خراپانە دوورە خاتەوە دینەکە وەکو خۆی پیشانەدا ئەم جۆرە کەسە قسەی پێدەوترێ لەبەرەوە دڵی تەڵەبەکەی خۆی دەداتەوە تەڵەبەکەی ئیمامی غەزالی کە پێی ناخۆشە قسە بە ئیمامی غەزالی دەوترێ لە پێشەکی کتێبی فەیسەڵ التەفریقەدا پێی دەڵێ بە تەڵەبەکەی خۆی ئەم قسەیە دەڵێ دەفەرموێ وەستەصغر من بالكفر أو الضلال لم يعرف ئەڵێ ئەی قوتابی هەر کەسێک کافر نەکرا هەر کەسێک بە زەلال و بە مزیل و بە گومڕا باس نەکرا ئەوە زۆر بە بچووک بێتە بەرچاوت ئەوە هیچ نییە کەسی گەورە بە گومڕا دێتە بەرچاو کەسی گەورە بە کافر دێتە بەرچاو لەبەرەوەی شتێکی تازەی پێیە ئەسڵەن بۆچی پێغەمبەران کافر کراون ئەرە فیرعون باوەڕدارە یان موسا دە پێم بڵێ موسا باوەڕدار و پێغەمبەرە وانە کەچی بڕوانە فیرعون چی بە موسا دەڵێ دەڵێ وفعلت فعلتك التي فعلت وأنت من الكافرين يعني فرعون بموسى دەڵێ تۆ کافری فرعون بموسى دەڵێ کافری بۆ يريدان أن يبدل دينكم وانە ئەوە دینەکەتان بگۆڕێ کام دین دینەکەی پێشوو پێغەمبەر درودی خوای لەسەر بۆچی قسەی پێوتراوە چونکە ویستوێتی بتپەرستی نێڵێ ویستوێتی شتێ نێڵێ بۆیە هەموو مجەدیدێک کە دێ هەموو کەسێک کە دێ هەر کەس قسەیەکی تازە بکە هەر کە قسەیەکی نوێ بکە لە جاتی داینیشتێنن و قسەی لێ وەرگرن و سوودی لێ ببینن دێن بەو شێوازە تەکفیری دەکەن لەبەرەوە ئەبێ یاسا هەبێ نەکار قانونی عقوباتی عێراقی پێویستمان بە یاسایەکە وەکو وڵاتانی دیکە کە پێی دەوترێ یاسای قەسف و تەشیر یعنی یاسایەکی تایبەت بە ناوزڕاندن چونکە لەم سەردەمە لە ڕێگەی هۆکارەکانی گەیاندون و ڕاگەیاندنەوە هۆکاری ناوزڕاندنی خەڵک و تەشیرکردن بە خەڵک زۆر بووە تو جەنابێتە نابینتن مامۆستا ئێکیشوان فاکتەرین سەرەکی بوو دەربازبوون الڤێ چەندێک و دەموا مدوێتن ئەس ڕەخنێ جەنابێتە بگرم پێشی ئەس ڕەخنەخ و ئاڕاستە بکەم ئەس هەمیت شتێتە دیڕاست بکەم وەک پەرتوک وەک گوتار وەک هەر شتێکێتە هەبیتن ئەس دیڕاست بکەم پشتینگی بگەهمە قەنەعەتێکی و بووچوونە خو سەبەرەت جەنابێتە ببێژن تو نابینی ئەوە چەندە گرنگە زۆر گرنگە بەس بەداخەوە ئەوەی بەخۆی دەڵێ مسلمان و ئەوەی بەخۆی دەڵێ ئیسلامیش يعني ئەوەندەی ئەم یەکتر شکان کاکە مەلایەک مەلا ئەشکێنێت و ئەگەر نبینی مەلا لەسەر منبەر قسە بە مەلا دەڵێ تۆیتر چی بکە ینی تۆیتر چی بڵێ ینی
ئەمە چەند یعنی کارەساتە نابینی لەسەر تەلەڤیزیۆن دوو بە دوو ئەو نوع جۆرێک لە مێزگردەیە مەلا بەرامبەر بە مەلا ئەو قسە بەوەڵێ ئەوش قسە بەوەڵێ ئەو جوێن بەوەدا ئەو جوێن بەوەدا ئەمە زڤریتەوە بۆی چەندێک کە سروشتی دینی بڤی ڕەنگەیە یعنی ئەمە نازانم بەڵێم چی من ینی بەڵێم چی ینی تۆ ئەمانە نەسیحەتی خەڵکەکەن وانە تۆ ئەم دیاردەیە نبینی ئەم دیاردەیە نبینی ئەوەی ئیسلامی بە ئیسلامیەکە علمانی بە ئیسلامی نەکردووە وایە ئەوەندەی جەماعاتی دینی بە یەکتری دەکەن بە ناو ناتۆرە ئەوەندەی تر ئەوەی نەکردووە خەڵکە ئاسایەکە دەترسن لەخوا دەڵێن گوناحە ئەوی تر بۆ ناترسێ لەخوا بۆچی واکە ئەڵێ کاکە ئەمە جائزە ئەڵێ لا غیبەتە لی فاسق یخۆ مە نەئایەتە نە حەدیث ئەمە لەکوێتە نادوو عالم ئەم قسەی کردووە ئەمە ینی لە پێشە ئەم جۆرە کەسانە زۆر یعنی گوناهبار و تاوانبارن بۆ یەکەم جار فاسقت دەکە اینجا دوایە وەڵێ فاسقش غیبەتی نییە بیکەن بەکە ئیفی خۆتان بەناوکەون کێز مەفتوح ڕۆژی قیامەت معلومە دەسێتت خوش مامۆسای بەڕێز دەبچینەت ناوە شارین کوردستانیژیدا و گوهداریە بینەرین بەڕێژی بکەین شار و چکێن کوردستانی کاوان چ گوت سەبارەت ئەف پرسان بەحسکەین ناوزڕاندن و تەشیرە هەفتوو بفەرمونون ناوزڕاندن شتێکی ناشیرنە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە بۆتە شتێکی باو و دیاردەیە بەڕاستی شتێکی ناشیرنە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە شتێکی جوانیە هیوادارم هەوڵ بدەن کە کۆتایی بەو شتە بێنیان بەو شێوەیە باسی هیچ کەسێک نەکرێ یان ڕێز لە یەکتری بگرین بۆی ئەم دیاردەیە کۆتایی پێبێت vê çendê hemê vedgirin bû çewaniya bîrkirina civakê me rojhilatî ku prostî jî civakekê moxleq bûye daxra bû bi hemî nahiyê xwe ev diyar da tu jê dibêjî her ji kevin da nav Kurda û Kurdawariyê de wek keltorek hatiye bikarînan تەسەوەڕەکەم هەر لە دروستبوونی مرۆڤانێ پرسی واتەوات و دەنگ و پروپاگەندە و ناشرینکردنی بەرامبەر بەشە بێ لە مێژووی مرۆڤایەتی بەڵام لەم سەردەمەیە بە هۆی فراوانی ئامێرەکانی تەکنەلۆژیاوە ئێستا تۆمەتبارکردن و ناوزڕاندن و زۆر جار پێشەلکردنی سنووری ئەوی تر زۆر زیادی کردووە گەلە شتێکی کرێتە ناو دیاردەمەدا نانی چ بێژم نانی باکێ بۆ میسال ئەز مەگە ناوی میسال عەبدڵا ئەزی بێژم نافاوەدا دەبێژمە عەبوو ئەو دیگەلە پێش هەست ئەو دیەکات کێمۆسیەکات بخۆ ژ بەرەندە شتە گەلێکی کرێتە ناو مشتەمە ئەمەدا لە کۆمەلگای ئێمەدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەو دیاردەیە زۆر باوە کاتێک کەسێک کە شتێک دەکات لە بەرژەوەندی ئێمەدانە یاخود شتێک دەکات بەدڵی ئێمەدانە ئێمە هەوڵ دەدەن لەو کاتەدا ناو ناتوەرە یاخوشتی هەڵبەسترا و بگاتە ئاستی بوختان بەو کەسە هەڵبەستین کە بە هیچ شێوەیەک ژەم کاری ئەنجام نەداوە بێگوماش ئەمەش ڕەفتارێکی زۆر ناشیرنا هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی ئاینی دەتوانم بڵێم تربیەی کۆمەڵایەتیش کەس بووە چونکە ئەنجینا خەڵک نابێ قسە بە خەڵک بڵێ هەر کەسێکە ئەگەر پیا و خراپێکە بەڕێگای خۆی هەیە ئەگەر مستحقی ئەوەیە شکاتی لێ بکەی شکاتی لێ بکەی ئەگەر مستحقی ئەوەیە حەز ئیجراعاتێک بەڵام نەک لە خۆتەوە ناوزڕاندن و هینکردن کاڵبوونەوەی قیەمە کۆنەکانیشە. بله بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداربوویان هەر ساخ و سەلامەت بن کە هەوا بوو چۆنێن خۆش مەڕە ئاراستەکردن دەستێت وەت خۆش بن زۆر سپاس مامۆستای بەڕێز بینە سەر تەوەری خۆ بەحساوی چەندی بکەین کە دەما ئەف دیاردەت هێتت هەبوونێدا ناوە جڤاکێکێدا ئەرێ وەکو بێژن ئەنجامێ وێ سلبیت نێگەتیڤ چنە لەسەر ئاستێ تاکی و لەسەر ئاستی جڤاکیژی ئەنجامی خراپی زۆرە ئێمە بێ بە پێوەرێک کار بکەین کە پێدەوترێ پێوەری خودایی پێوەری خودایی چۆنە پێوەری خودایی ئاوایە کە خدا دەفەرمێت من جاء بالحسنة فله 10 أمثالها ومن جاء بالسيئة فلا يجزى إلا مثلها أما قرآن أما قصي خداي كواتا خدا دەفەرمێ خراپە یەک بە یەکە یەک خراپە بەرامبەر یەک خراپە یەک چاکە بەرامبەر بە دە چاکەیە بۆچی چونکە چاکە بەسەبە پیڤەرێکی میسالی نییە بۆ مرۆڤان چی بکەم معنەی وایە خدا دەزانێت کە چاکەکردن قورسە ڕێگەی بەهەشتیش زەحمەتە ئەلا ئینە سلعة الله غالیە پێغەمبەر دەفەرمێ ئەی ئەو شتێک کە خدا پێمانی داوە ئەلا ئینە سلعة الله الجنة خۆ ڕێگەی بەهەشت دڕکوداڵە بە ئاسانی ئەم خەڵکە پێی ناگا بەم شەڕ و شەقە و بەم هەموو قسە و سێ بە یەکتری ئەڵێن لەبەرەوە
ئەم پێوەرە گرنگە ئەگەر تۆ منەزام تۆ چاکت هەیە لە بەرامبەر چاکەکەت بەدە بۆت حسابەکەم ئێستا خراپەیەک شت لێ بینم بە یەک بۆت حسابەکەم کاتو تۆ نۆ چاکت ماوە کوردەواری خۆمان کۆمەڵگەی خۆمان یعنی چی بەکاردێنێ بە تایبەت ئایندارەکانی خراپەت بە یەک بەدە بۆ حسابەکە چاکت بە یەک بۆ حسابەکە عکسی پێوەری خوددا هەمووشی دەبینی ینی هەر خوانەکە بە دڵی ئەو نەبی هەر خوانەکە بە دڵی ئەو نەبی ئیدی بزانە چیت بۆ ڕیتەکە ئەمە یەکێکە لە ئەنجامە خراپەکان کە چییە زوڵمە چونکە خوددا ئەمە پێوەری نییە تۆ مسلمانی بە پێوەری خوددا بێکارکی مسلمانی بە پێوەری خوددا کارکی دوو لە ئەنجامە خراپەکانی شێواندنی مێژووە شێواندنی مێژوو پێشی 1000 ساڵ لە کتێبەکانە ئەخوێنینەوە فلانە کەس گوتوێتی فلانە کەس منافقە ناوێکە لە ناوەکان پێشی 1000 ساڵ ئیتر ئەم 1000 ساڵە و دنیاش چەندی تری ماوە ئەم کتێبە هەر ئەخوێنرێتەوە ئەوترێ فلانی کوڕی فلان منافق وانە بەڵام غەدری لێکراوە وانە ڕەنگە بڕیارەکە سیاسیژی بیت ڕەنگە بڕیارەکە سیاسیش بێت کە لە تاریخی ئیسلامیە زۆربەی بڕیارەکان سیاسیە خەلیفەیەک حەزی لە خەلیفەیە تر نەبووە حەزی لە کەسێکی تر نەبوو ئەو کەسە چۆن بکوژم ڕێگەل بۆ کوشتنی ئەو کەسە بۆ ناوزڕاندنی چێ تەکفیرکردنێتی تەفسیق و تەبدیع و ئەم قسانە هەمووی ئەسبابی سیاسی لە پشتە ئەجینا فلان بۆ ئەکوژرێ فلانی تر بۆ ئەکوژرێ فلان بۆ ئەکوژرێ هەموو سەبەبەکان سیاست لە پاڵێتی زۆربەی کات ئێستا هەروایە چونکە تۆ تا لەو حیزبەی عیبت نییە زۆر باشی بەس خوانەکە لەو حیزبە دەرچی بەجێی بێڵی ئیتر 1000 ناوی خراپت بۆ دروست دەکەن ئەم خراپیە خۆ ئێستا دروست نەبوو خۆ ئەو کاتیش هەبوو ئەو کات بۆ لێ بێدەنگ بووی مانایوە تۆش گوناهباری ئەبینی یعنی هەمیشە بڕوا بەوە مەکە کە کەسێک لە حیزبەکە دەرەچێ اینجا بە خراپ باسێکن وای لە ناو حیزبەکە بۆیە خراپ وایە بۆ ئەو کات سوێنی بەسەرەخۆی بۆ دوای کە دەرەچێ قسەی پێڵێ ئەوە نیشانی ئەوەیە ئەمانە هەمووی کەسیان بە قسەی خوددا ناکەن هەمووی مەسلحەتی حیزبیە لەم بابەتانە بۆیە تاریخ شێوێنراوە ئێستێمە نازانین بڕوا بە چی بکەین سەر ناوێک لە ناوەکان هەیە مەسەرەن ئەڵێن فلانە کەس لە تاریخا خیانەتی کردووە فلانە کەس وای کردووە بەس نازانی سەمە تازە ڕۆی گوناهی هەتا ڕۆژی قیامەت لە ملی چێە لە ملی ئەو کەسەیە کە ئەو شتەی نووسیەوە لە ملی ئەو کەسەیە کە ئەو قسەی داهێنە یەکەم جار ئەوەیە بۆیە خۆ هەموو خەڵک یەکە کوژێ بەس هەمووی کەڵەکا بێ زۆرەکەی لەسەر قابیل چونکە قەتلی داهێنە بۆ نمونە ئەبۆ شێوازە یا مەسەلەیەکی تر شتەیە وەکو بڵێ کە سێری مێژووی ئیسلامی بکەی زۆری لەم بابەتەتیایە یعنی سێری مێژووی ئیسلامی بکەی زۆر وتاربێژی عاقڵمان هەیە کە ئەم باسی کردووە دەڵێ یعنی ئینسان شەرمەزارە بێ سێری ئەو مێژووی مسلمانە بکە ئەم مێژووی 1400 ساڵە پێغەمبەر و خولەفای ڕاشیدینی لێ دەرکە باقیەکەی تری تەماشاکە یعنی بینی چ کارەساتی تێدایە ئاخەتیبی بە جورئەتمان هەیە ئەم قسەی کردووە هەروەها زۆر جار تۆ ڕەمزێکت هەیە چەند ماندوو ئەبی تا لەم وڵاتە ڕەمزێ پێگە ئەیشکێن دوژمن نا کورد تا ڕەمزێکی ئیسلامی پەیدا ئەبێ مسلمانیشکێنی تا ڕەمزێکی کوردی پەیدا دەبێ کورد خۆی دەیشکێنی ئیتر کورد ئەڵێن دۆستی واتەبێ دوژمنت بۆچیە بەڵێ هەروە مەسەلەن ئەمە جۆرێک لە بێمتمانەی دروست دەکات لە کۆمەڵگە بڕوانە ئەو کات کە ئینگلیز عێراقی داگیر کرد هەر قەزا و ناحێ و شوێنێک حاکمێکی بۆ دانە ڤیڤیان هۆڵت حاکمی سیاسی چەمچەماڵ بوو حاکمی سیاسی چەمچەماڵ لە ڕۆژنامەی پێشکەوتن لە ساڵی 1922 ئەوانە ینی تقریبان بەری 100 ساڵ چی نووسیوە دەڵێ ئەم میلەتی کووردە ئەمەندە بە خراپ باسی یەکتر دەکەن ئێستا وایان لێ هاتووە متمانەیان بە هیچ کەسێکی باشی خۆیان نەماوە ئێدێ من لە 2020 جەڕبوو بڕۆ ڕۆژنامەی پێشکەوتن تەماشایک ینی ئەمە ئەیکەی چاکە بێ ئەی چۆن چاکە بێ ئەی چۆن ئینسان پێگا بۆ کورد ئەچێتە ئەوروپا پێگا بۆچی ئینسان دوو ئاەت و دوو حەدیث زانێتێتە ئەو ئەوروپایە ئەبێتە بانخواز چەندی بەدگەرنیوە بوو گوتارەکە ئاینی یا مەزهبیە ئایدۆلۆژی یا حزبی بەشێکی حیزبیە بەشێکی ئایدۆلۆژیە بەشێکی خراپی خۆمانە بەشێکی خراپی خەڵکی خۆمانە کە خەڵکی خۆمان خەڵک دەشکێنی ئەمە بێ کۆمەڵناسەکان و دەروونناسەکان لێ بکۆڵنەوە ئەم کووردە پێڵەن دەردە کورد ناوێن لێ ناوەق دەردە کورد ئەمەی کەوا کورد دەشکێنێتەوە کورد دڵی بە کورد خۆش نییە قسەیەک لەو سەری شارەوە پاشی 20 ساڵی تر دێ بەخوا زیرەکە و فلانە کەسا و قسەی گوتووە کاکەمە پێشی 20 ساڵ و تومانە ناوەی نییە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشحاڵێ ئەوە دەنگی دەهۆڵ ئەویان خۆش ئەوەی دوورەکە ئەم نزیکیان نە یعنی مانە هەمووی کارەساتن لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو کاتە هیچ هیوایەکت نامێنێ کە متمانە نەما هیچ هیوایەک بە ئیسلاح نامێنێ ئێستا بینی کۆمەڵگەی کوردەواری کە باسی چاکسازیەکەی هەمووی چیاڵێ هەمووی ناومێدە
زۆری ناومێتە باوا بڵێم بۆچی چونکە متمانیان نێشتووە ڕەمزەکانیان شکاندووە هەر کەسەکەی بەسەرۆک وەزیران هەر کەسێک پرۆسەیەک دەست پێکا بۆ چاکسازی بۆ ئەویتیکە خەڵکەکە بڕای پێنی هێشتا هیچ چیشی نەدیوە مسبقەن دەڵێ هیچ نییە نابێ بۆ نابێ چونکە وا ڕاهاتووە بەم شێوازە کە یەکتر شکاوە پێش ئەوەی کە کەسەکە دەست بکە بە چاکسازی ئەوان شکاندوێنێتەوە ئیدی بەڵێن بەو کەسە کە خۆشیان ناوێت کە ڕقیان لەیەتی پیانوانی ئەو کەسە بتوانێت چاکسازی بکە ئەو کات کۆمەڵگە چی لێ دێ ڕێنمایی و قیبلەنماکە نامێنێ ئیدی وەک ئێستای عێراقی لێ دێ بزانن نەیاسا ئیشەکە نە دەستور ئیشەکە عقل لە دەستی ئەو شەقامەیە کە ئێستاکە لە بەغدا هەیە کۆبتۆ بە شەقامەڵی کاکە سەرۆک وەزیرانێکم دەرێ شەقام چۆن چی بکە شەقام خۆ ئەینی نییە پەرلەمانی نییە وایە بەغدا بیڵێ حیلە ڕازی نیە حیلە ئەڵێ بەسرا ڕازی نیە بەسرا ئێڵە دیوانی ڕازی نییە ئەمەشە ڕەنگە دوژمنانی خەڵک ئەوەی دوژمنی هەر شوێنێک ئەمەی بیوە لە ڕاستیدا ئەنجای مە بزانە تووشی چی ئەبین ئەگەر بێت و ناوشکاندن ناوزڕاندن نەمانی ڕەمزەکان نەمانی کەسایەتی بێمتمانەیی نەمانی چاکسازی نەمانی قیبلەنما نەمانی ڕێنمایی کار هیچ لەم شتانە هیچی نەما بەڵێ مامۆس هەر سەبارەت بێت چەندی گەلێک جارە پارێکدوسیەک و هەفتدژیەک ژی تێتە دیتن دەما بەحسا وان بیرمەند و فەیلسوفێن قەدیم تێنەکردن ئەوێت ناو بسلمانەدا و زۆر جارەش وان ڕاکریە یان هاتینە کوشتن هاتینە سووتن پەرتوکێتوان نەماینە دوی سەردەمیدا بەڵام نەها دەما بەحسا مناقشەوەی چەندی تێکردن و زاناین غەربی وی ڕەنگەی نەدەبێژنێ ئەمژی خوددان زاناینە هەر بەحسا هەمان زانانە ئەوێت وەختی خود هاتینە کوشتن و هاتینە دەربەدەرکردن زۆر ڕاستە یعنی ئەو ناوانی کە ئەیژمێری بوونەتە مایەی ڕوسورکردن و مایەی سەربڕندکردنی موسڵمانان بە درێژایی سەدەکانی ڕابردوو ئەوانن کە لە سەردەمی خۆیان کافر کراون بژمێرە و فتوى فيغوفي هنت موجود بەڵێ یعنی هەموو دەزاندا لەگە ینی چۆن دەڵێ ئەو زانایانەی لە مێژووی ئیسلامە کافر کراون لیستێکی لێ بگرا بە سەدان دەرەچێ بەڵام چونکە ئەوانە فیزیابوونە کیمیابوونە ئیشیان کردووە و کاریان کردووە کاتێک کە غەرب بڵێ موسڵمان هیچی نییە هەر ئەوەی کە ئەم موسڵمانانەی کافر کردووە دێت چیڵێ ئەڵێ ئێمە شەمانە ئەو نیە جابری کوڕی حەیانمان هەیە ئەوە نیە فەراهیدیمان هەیە ئەوە نیە فڵانمان هەیە ئەوە هەموو بۆ دەژمێرێ ئیبن الهەیثەممان هەیە لە فیزیا هەتا ئێمە هەبوون ئێوە نەبوون ئەی تۆ کافرت کردو آخر یعنی ئەمە پارادۆکسە ئەمە هەفتدژیە یعنی کە لە بینی خۆمانە بێ ئەڵێن ئەوانە کورە کافر و زەندیق بوون بەس کە غەرب قسەیان پێ بڵێ ئەمە وەکو نەخۆشیەک وایە کە کوڕی خۆت لە کوڕی خۆت لێت داوە توو ڕەبوویتە سەد پێوتوە نیە بەس لە کۆڵان خەڵک قسەی پێ بڵێ بەد ناخۆشە خەڵکی ئێمە ژوای لێ هاتووە ئەڵێ قین ئەوە مسلمانە و ئیسلامی و خۆمان قسە بە خەڵکی خۆمان نەڵێین بەس نانە ئەو غەربە کافرە نابێ قسەی پێ بڵێ ئەخن ئەمە چۆنە ئەمە چییە و ئەمە چ پێوەرێکە لەبەرەوە کە ئەمە دروست بوو کۆمەلگا ئەشێوێ کە کۆمەلگا شێوە وەک ئێستەی لێدێ وەک ئێستەی لێدێ کە کەس بڕای بە کەس نامێنێ کە کەس بڕای بە کەس نەما لە ئەنجامدا جۆرێک لە شەڕی نێوخۆیی دروست دەبێ بە چەکنا شەڕی قسە من ئەڵێم لە هەر مەجلیسێکە لە هەر ماڵێکە لە هەر شوێنێکە بڕۆ دانیشە هەر ناوێک هەر ناوێک ناوی دینی بێ ناوی سیاسی بێ ناوی مەلا بێ ناوی شێخ بێ بەس یەک ناو فرێدە ناو مەجلیسەکە هەتا وەکو 2 سەعات نایبڕنەوە ناوێکی تر بێنە کەس ڕازی نییە ئەمە دوژمن ئەمە ئەوێ کەوای لێ هات چی ئەبێ چه سەری سەلامەتە بێ ئەوەی بەرنامەی نەبێ ئەوەی قسەی نەبێ ئەوەی نەنووسێ ئەوەی بێدەنگ بۆ خۆی دانیشت بێ دەستی بە کڵاوی خۆی بگرت بێت و سەری سووکە بێ کە سەری سووک بوو دڵیان خۆشە بێ دەڵێن هیچمان توش نابێ بەس خۆ تۆ نابێ کۆڵدەی ئەبێ ئیشکی رووسیا بەچی ڕووخە خەڵکە لە رووسیا و شوعی و ئەو قسانە دەکەن خۆ آخر سەرۆکی رووسیا یەکێتی سۆڤێتی جاران گۆرباچۆف باسکەین گۆرباچۆف لەسەر ڕووخانی یەکێتی سۆڤێت و پاش ئەزمموی 70 ساڵەی کۆمۆنیست چی گوتی یەکێک لە هۆکارەکانی ڕووخانمان چی بوو گوتی الخەوف من العمل یعنی ئەو کەسەی ئیش بکات هەڵا ئەکا کە هەڵی کرد ڕەخنەی لێگرن کە ڕەخنیان لێگر پشتێشکێنن کە پشتیشکان ئیترڵێ من ئیش نەکەم باشترە کەواڵێت ترسان لەوەی کە هەڵە بکەین وای لێ کردین هیچ کارێک نەکەین هیچ قسەیەک نەکەین دەمی خۆمان داخین لە ئەنجام ماڵەیەکێتی سۆڤێت ڕووخە بەێ ئەف دیاردانەهام بەحسکەین مامۆستای بەڕێز دەمات هێتە بەحسکردن ناوە بسلمانەدا یعنی بارە پتری تو دبینی و ئەف دیاردە یا گرێدایە باندورە نێگەتیفا سلبیە ئاینی تێگەشتنەکە خەلەت ئاینی یانجی گرێدایە باندورەکە نێگەتیفا بواری سیاسی یان بواری کومەڵاتی یانجی بڵین ڕەهەندێن مێژووی بوو vê çendê hene eger me heskin yanî cenabête vê çendê ڕوونکردنێکی لەسەر vê çendê bidetin ka bandûrekil kîlayî hatiye ڕاستە بۆچی
هەمیشە کتێبەکانی فەرموودە دەست پێکا بە یەک فەرموودەی دیاری کراو ئینەما الأعمال بالنیات بەێ لەبەر ئەوەی زانایان گوتوانە ئەگەر ئەمە بڵین بۆی خەڵک زوو نیەتی خۆی ڕاست کاتەوە ئەم کتێبە بۆچی خوێنێتەوە ئەم بەرنمەیە بۆچی ئەەکەین نیەت خەڵک ئەتوانی خەڵخەڵەتێنی ئەتوانی خەڵک بۆ بزانێت تۆ لە ڕای خوا قساکەی بەس خودات پێ هەڵ ناخەڵەتێنرێ خدا ئاگای لە دڵەکانمانە خدا ئاگای لە نیەتەکانمانە بەێ تونابینی کەس دلسوزیژی فێ چەندێتکەن ئێمە لە دنیادا وەکو چۆنەڵێ لە دوای وفاتی پێغەمبەر دوودی خۆی لەسەر کە وەحینەمە ظاهر ئەمێنێ بەێ کەواتە مە کەسمان ئاگامان وەکو لە ئەڵلقەکانی پێش و باسمان کرد کەس ئاگای لە دڵی کەس نییە کەواتە لەسرت پێویستە تۆ سێری کەسەکە مەکە سێری کەسەکە مەکە بۆیە زانایانی قەدیمزانی ویانە ئینسان لە دڵی خۆیدا ڕەنگە شکلی کەسێکی پێ بەدڵ نەبێ ڕەنگە قومیەتەکەی پێ بەدڵ نەبێ آخر سێمە کوردین هزار قسە بۆ عەرەبی بکەین بە قسەمان ناکە ئەڵێ مامە کوردنم کوردانە چوزان لە دین تێناگەن وامان پێڵێ کەواتە قومیەت بوونەکەت ڕێگر بوو ئەبینی یا زۆر جارە بینی ڕێکخراوە ئیسلامیەکان کەسی کورد ناکەن بە هیچ ئەبینی چونکە خۆیان بەشتەزانن مەبەستم ئەوە بوو کە ئەم نیەتانە ئێمە ناتوانین سێریکەین لەبەرەوە زانایانی قەدیم قسەیەکی جوانیان کردووە پێوەرێکیان داناوە ئەڵێ انظر إلى ما قال ولا تنظر إلى من قال بڕوانە چی گوت مەڕوانە چیە گوتی چونکە تو ئەو فێڵە یعنی زۆر جار خەڵک تاقی کردوێتەوە بە ئیسلامیەکیان گوتووە ئەو قسەیەکیان گوتووە توانە فلان قسە ئاوهایە تەفسیری فلان ئاەت وایە ئەڵێن جاوەکەی قسەیە وەڵاوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە سێریان کردو ئەو حەزی لە فلانە کەسە ئیخوانە ئەڵێ وە سەید قوتب واڵێ ئەڵێ تخوا ئەڵێ ئەرەوەڵە ئەڵێ ماشەڵڵا بەخوا قسەیەکی جوانە یعنی یەکسەر عیبەکەی دەرکەوت کەواتە ئەمە سێری ئەو کەسە ئەکا کە گوتی حیزبەکەی خۆی گوتی سەرۆکەکەی خۆی گوتی شێخەکەی خۆی گوتی مەلاکەی خۆی گوتی بانخوازەکەی خۆی گوتی نابێ وابێ تۆ ئەبێ قسە لە هەموو کەس وەرگری ئەگە قسەکە ڕاست بوو قسەکە ڕاست بوو تر کێشە نییە یعنی ئەف سروشتە وەف طبیعەتێت ناوە کوردیدا هەی پتر زڤڕیتەوە بۆ باندورە ئاینی یانجی باندورە گەلێک کورد خۆ بخۆ وەسایە هەردووکێتی لە ڕاستیدا بەشێکی پەیوەستە بە سروشتی گەلی کوردخۆی ئەخر گەلی کورد مانای چییە ئەمە دیراسەیەکی زۆر خۆڵی ئەوێ گەلی کورد یعنی لە دەوڵەتی مادەوە تا ئێستا ئابا بکەینەوە دەورۆست وەنیە تۆ ئەو کاتە تەماشاکە یعنی تۆ 2700 ساڵ زیاترە 2720 ساڵ تۆ بێدەوڵەتی یعنی چی یعنی لەژێر دەستی داگیرکرد بوویتە داگیرکرد ئیشی چییە کەسێتی ئەم نەتەوەی کوردەی ڕوخاندووە سەرنجام ئیشێکی گەورەی ئەوێ ڕاستکردنەوەی کەسێتی کورد ئەمە باسێکی گەورەیە دوو ئاینیشی هاتە سەر بەهۆی ئاینەوە یعنی خراپ ئاین تێگە خراپ لە ئاین تێگە وازانێ خێرێگە و ئەزانێ خێری ئەگە ئەو کەسە کە دێت مەسلەی ئاین بەکاردێنێ وازانێ خێرەکە بڵێ فلانە کەس بێ باوەڕە وازانێ خێرێگە بڵێ فلانە کەس بێدینە نازانێ ڕۆژی قیامەت محاسبە ئەکرێت لەسەر هەموو ئەم قسانە ئەجینا ئەمە ئەو کتابەیە کە خوددا ئەو مسلمانانی کەوا ڕۆژی جمعان سوورەتی کاف خوێنن ئەبێ ئەوە بزانن ڕۆژی قیامەت خەڵکێک هاواری لێ هەڵەستیان مالی هذا الكتابی ئەو کتابەی لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ئەو کتابەی کە سجلی ئەعمالی ئێمەیە و هەموو شتێکی تێدا نووسراوە تۆمار کراوە ورد و درشتی بەجێ نەهێشتووە جا خەڵک ماڵی خۆی وێرانەکە کەواتە گەلە گرنگە دوومەهیا خەڵکێدا بچینە سەر چارەسەریە vê çendê erê em çi bikeyn ev diyarda şikandina kesatiya hevdû bihête çareserkirin yan jî layıkê wî bihête kêmkirin. Xuda fermûy yewme la yenfe'u malun ve la benun İlla men atallaha bi qalbin selim. Bê xawinî ew qalbe selîme bî. Heta qalbe selîme dê çawa durust bît rêkarê wê. Em qalbe selîme her kes xwe dezanê. Em qalbe selîme her kes xwe agadarî dilî xweyetî dezanê xel û xeş û qisa û nemîmet û ewanê ke gotim gheybet, buhtan, tezwîr, nemîmet, dûzbanî, galtekirdin bi xelek, leqebnan li xelek. Bê hemû emanê lew dila derbike. Ew ca Pêxember dirûdî xwe li ser نمونەی پیشانی خەڵک داوتوتی فلانە کەسێکەیە ئەهلی بەهشتە بۆچی وای بوو فەرمووە بۆی بچن لێ پرسن بڵێن تۆ چیت هەیە چون لیان پرسیوتی وڵای کاکە من نەنوێژم زۆرە لە ئێوە زیاتر هەر وەکی پێنج فەرزاکەم ڕۆژش هەر وەکەوە بە ڕۆژوە بمتر شتێک ئەی چیت هەیە پێغەمبەر بۆچی فەرمووی تو ئەچێ بەهشت ئەو کاتە ئەو گوتی ئینە ئەوثەق ما ئەرجو به الله چییە ئەوە وتی سەلامەت و سەدری وتی شتێک کە لە خۆم شک ببەم کە پێغەمبەر لەبەر ئەوە وای فەرموو بێ سنگم صافە سینە صاف کوردەڵە سینە صاف ئەو خفتەرە کە بیشتن سینگی من یە صافان دلێ من یە پاکە ڕەنگە لای زۆربەی کەسێ نەمولتەزم دینی وی ئاخفتنێت بێژن و ئەف ئاخفتنە وەکو شەرمزاریەک بۆ تێتە بکارینان بێژنێ کا ئەو دلێ پاک
کەتە دینداری و التیزامەکە دروست دەفنەبیێت بەڵێ ئەمە ئینسان خۆی فەحسی خۆیەکە یعنی ئێمەش لە کردەوەکانی بینی کەسێکە بینین بەردەوام ئەو 6 خاڵی کەوتم خراپەوە بەکاری ئێنێ دڵنیای ئەوە سینەی صاف نییە سینەی صاف ئەو کەسانن کە ناوی خەڵک ناهێنن بە سەعات و 2 سەعات لەگەڵ یادا ئەنیشی ناوی یەک کەس ناهێنێ وەکو پێغەمبەر ئەفەرمێ ما بال و ئەقوامین ئاوا دەڵێ ناوی خەڵک ناهێنێ ئەجا خاڵێکی تری زۆر گرنگ ئەوەیە کە پێغەمبەر درودی خۆی لەسەر پێغەمبەر درودی خوای لەسەر ئەیزانی لە نێو خەڵکدا یەکێکی قسەیەکی خراپی لە بەرامبەر پێغەمبەر کردبێ یا قسەیەکی خراپی بەرامبەر کەسێ کردبێ بۆ ئەوەی دڵی لێ نەڕەنجێ پێغەمبەر دەیفەرموو بە هاوڵەکانی بە سەحابەکانی دەفەرموو لا یوبەلیغونی ئەحەد عن ئەحەد شەیئا کەستان مەیەن بۆلام پێم بڵێن فلانە کەس کاری وا خراپی کرد ئەخە من دڵم لێ ئەڕەنجێ دوای فإني أحب أن أخرج إليكم وأنا سليم الصدر من کاتێک کە حەزەکەم بێمە ناوتان حەزەکەم نەزانم چێتان قسەتان بە منوتوە جا من بەو خەڵکاڵێم ئەو خەڵکانەیە کە قسەیان بە منوت بێ بەڕاستی من نازانم چێ قسەی بە منوتوە با دڵیان ئاسوودە بێ چونکە ئەچمە کۆڕ و سیمینار ئەچمە کۆڕ و سیمینار زۆر جار وا هەستەکان من زانی بێتم یعنی چونکە خۆی هەستەکات شتی وتووە کۆمنتی نووسیوە جوێنی پێم داوە لە ماڵان باسی کردم بەس من دڵنیایەکەمە بە دوای ئەوژن عیش و کۆب خوشک من بە دڵنیایی بە دوای ئەو شتانە ناچم هەر کەس لە منیش نزیکە پێم گوتووە هەر کەس لە هەر شوێنێ قسەی بە من گوت پێم بڵێ من نامێ بزانم هەڵیگرە بۆ قیامەت من بۆچی مەبیزانم با کە ئەی بینم هەر بە خۆشی مامەڵی لەگەڵکەم با کە ئەی بینم هەر وەکو ئینسانی ئەمە پێی ناوترێ هەڵخەڵەتاندن ئەمە پێی دەگوترێ خوا لە خۆ ڕازی کردن ئەو جا زۆر گرنگە لێرەدا ئاگادار بین غیبەت لەو گوناهانەیە کە زانایان دەڵێن لا تکەفیروها الحەسەنات یعنی ئەبێ ئیلا بچی وەلای بڵێ گردم ئازاکە هیچ عیلاجی نییە ئەو جا با بزانێ ئەو کەسە مفلیس چییە وتیان ئەوەی کەسەی پارەی نیە وانە لە دنیا پێغەمبەر فەرمووی لە ڕۆژی قیامەت مفلیس کەسێکە من یاتی بصلاة وزەکات وصیام هەموو نوێژ و ڕۆژ و زەکات و شتی هەیە یاتی وقد شتم هذا وقذف هذا دیک ناوزڕاندنی خەڵکی کردووە ناوی خەڵکی کردووە هەموو چاکەکانی لی وەرەگرن ئەیدەنەوە بەو کەسێک کە بەس مامۆستا دڵنیان بە وێگاوێ هەر کەس مسلمانێک وێگاوێ گوهداریەمە بکە دیندارێک بیتن ئەوان زانیاری جانابێتت بیشتن مێشکی هەمیان دەهەنە بەڵام چ تشتە عازلەکە و نکاری بکەتن نازانم یعنی عازلکردن و ئەو بابەتانە نازانم یعنی هۆکار چییە بۆ ئەوەی کە ئەو شتە عازل بێ یا قود ئەو شتە نەبێ ئەو یعنی بەڕاستی دەرووناسی ئەوێ بەس من لەسەرمە بڵێم خواست وا ئەفەرمێ پێغەمبەر درودی خوای لەسەر وا ئەفەرمێ آخر کاتی خۆی یعنی حەسەنی بەسری پیاوێکی چاکە وانە هاتون بۆ لای وتیان فلان غیبەتی کردی وتی هەدیەکی بۆ برن وتی بۆ کاکەوە بۆ قیامەت حەسەناتی بۆم نردووە ئەبێ ئێمە ئاوا ئەمانە پەروەەر دەکەین یعنی بەو شێوازانە یا کابرا هاتووە زەمی مەسیحی کردووە لە سەردەمی تابعینە وتوتی نابێت وتوتی ئەخەوە مەسیحیە وتوتی مەسیحی ئینسانە خوا نافەرمێ وەقول للناس حسنا ئێناس ئێوتی ئەو مەسیحێش ناسە ئیتر ئەمە پێوەرە لەکوێ ناوە مسلمانە ئەو یەهودی ئەو فلانە بۆ شێوازانە لەبەرەوە زۆر گرنگە کۆتایی بێنم بەوەی کە ئەو کەسانەی کە زەمەکرێن کە تاوانبارەکرێن کە تۆمەتبارەکرێن گەورە بن بە درێژایی مێژوو وای لێ هاتووە بزانە کەس هەیە تۆمەتی زیادی لە مەریەم زیاتر بۆ دروست کرابێ مەریەم لە قورئاندا ئەو کاتە بینی لە قورئاندا دەفەرمێ وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما ونبو كجناهي زور جورو بهتاني زور جورو بمريم كراوة أبيني قرآن كهتا قيامة أمينه آخر كتابي دابزين راوي خدا لو همو إنسانة ناوي يكجني كياه بس مريم أما تشان جورية ناوي نوي خزاني بيغمبري تيا بناو ناوي يكجن لقرآن هي إيجابي وسلبي ناف نهاتينا بحث كرن نا هي ناو هي بياو أوانا بس ناوي آفرد يك آفرد ناوي لقرآن هي كمريم جاب زينا أو همو تومتي بابوي دروس كان حتى قيامة ناوي مريم هر أمينته بروانا كاتي خوي يوسف خستيانا بيرو تشي أما واي وما بجني عزيزو يعني تشي بيوسف نكرة وكان قالوا إن سرق فقد سرق أخ له من قبل بله هو أما هاد دزي كردو براكشي وابو براكشي دزيكر قصدي عن يوسف بنيامين وانيا أو جاب بينا ك يوسف جيشته شو همو براكاني أبي بورز قرتن لسر شوك بويدانيشن أبيني سودي نبو خوا فرمي يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى تومتي كان بموسى هالبست كتومتي عن بموسى هالبست خدا ده فرمي بو إمش يا أيها الذين آمنوا تومت بو هركس هالبستي وانبي ناشكي أو كسا ناشكي بلند بيته لا تكونوا كالذين آذوا موسى فبرأه الله مما قالوا
وكان عند الله وجيها ئەلێرەوە زانایانی تەفسیر دەڵێن هەر کەسێک تۆمەتێکی بۆ دروست کرا ناوی زڕێنرا قسەیەکیان پێگوت قسەکە وا نەبوو خوا دوشتی بۆکە فبرأه الله مما قالوا پێویستی بە محامی و پارێزەر نییە خدا خۆی بە ڕۆژگار ئەی سەلمێنە تەبریعی دەکا دوو وكان عند الله وجيها نيانوز بيخنا بيروا خواي خاطر سرتختي باشايتي وزيري أبيني أما جاري كتير لقرآن نوح وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه خدا فرمي لا يسخر قوم من قوم قال تيان بيناكرت دي نوح قيشت شو رزقاري بو أوانا شمو خن كانوا أو بردي جال برو خدا درلي بيغمبر داتوا قال تجب بيغمبر كراوا ولقد استهزئ برسل من قبلك پێشی تۆش گاڵتە بە پێغەمبەران کراوە خدا دەفەرمێ بە کتێبەکەی من کە قورئانە پێڵێن ئەساتیر الأولین بە تۆش دەڵێن مەجنون بەڵام تۆ نابێت چارەسەرێن دیتر ئەگەر زۆر کورتیژی بیتن مرۆڤ فراغە خۆیان بوشایە و ژیانێدا پڕ بکەتن ئەبکار و تێکوشان و خۆ مەشغولکردن کارێن باش داک و مەجاڵی و چەندێ نەمید بەحسا خەڵکێکی دیتر بکەن بەڵێ ڕاستە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی نیعمەتانی مەغبون فیهما کەثیر من الناس دوو نیعمەت هەیە خەڵک تیایدا ڕێزی ناگرێت و لە هەمان کاتیشدا بەهۆی ئەو دوو نیعمەتەوە زەرەرمەند بوون سەحەت و فەراغ سەحەتی باشە ئەچێ شەڕی پێکا و خەڵکی پێکوژێ و ئیشی خراپەکە فەراغی هەیە لە جاتی دوو کتێب بخوێنێتەوە چە زەمی خەڵکەکە دەسێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سوپاسیا جەنابێتت کەین بۆ پێشکەشکردنەوان هەمی ئاختنە زێڕین ولی بینەرین بەڕێز ڤی ئاوای دێنە دومایەوێ خەلەکێژی و هێڤیامەش خدای مەزن ئەوەم هەموو بکارین مە سینگێکێ سەلیم هەبیتن و ئەم بکارین ئەوان ساڵ و خەتێن خەلەت و خراپ ناوا ژیانە خدا مەسح بکەین و ببینە کەسانین ئینسانی زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێژی ببینم خێر و شاد